ئەگەر لە قۆناغی زانکۆ یانیش پەیمانگابی ڕەنگە پێویستەوەم کاڵایە بێت. کاڵای یەکەم بریتە لەم جانتایە کە ئەتوان لێرە مەزەمەکانتانی تیا جێگا بکەنەوە، لێرەش تابلێت و ئایپادەکانتان، پاشان لێرەش پێداویستی تایبەتی خۆتان. ئەگەر ئەمە نابن ئەتوانن ئەم فایلە بەکاربێنن کە ئەتوان هەموو مەزەم و فایل و وەرەقی تاقیکردنەوەکانتانی تیا جێگا بکەنەوە. ئەگەر کچیشن بێگومان پێویستە با تۆزباکێکە بێت، بێگومان پێویستە بە پلانەرێکی ساڵانە یانی شافتانە ئەبێت. بۆ چاپکردنی بەشێک لە بابەتە گرنگەکانتان پێویستان با پرنتەرێکە بێت. بەپێی بەشەکەت پێویستان بە چەند دەفتەرێکە بێت. بێگومان نووسینی تێبینی لە ناو محازەڕەیە زۆر گرنگە، بۆی پێویستان بە دەفتەرێکی تێبینی ئەبێت. ئەگەر لە بەشی پەروەردە بە تایبەتی لە فیزیا یانیش لە ماتماتیک ئەخوێنن، بێگومان پێویستان بە دەفتەر بەیانەکە بێت. ئەگەریش هەستان لە کورتکردنەوەی بابەتەکان هەیە یانیش دروستکردنی فلاشکارت، پێویستان بەم وەرەقانە ئەبێت. دووبارە ئەگەر بێت و لە بەشی زانستی بن، پێویستان بە بژمێرێکی زانستی ئەبێت. یانیش چەند ڕاستەیەکی لەم شێوەیە. گومانیتیان نیە هەبوونی تایمەرێکی لەم شێوەیە گرنگە بۆ ساییکردن. ئەم فایلەش ئەتوان بۆ ڕۆژانی تاقیکردنەوە بیبە لەگەڵ خۆتانە، ئەتوانن مەزەمە و کتێب و جستانەکانتانی تا جێگا بکەنەوە. ئەگەریش ئەمەیان قەبارەکەی گەورەیە ئەتوانن بەم قەبارەیە بیبن. ئەگەر سەد ئایپاد یانیش تابلێتەکانتان سایی ئەکەن، بێگومان پێویستان بە ستاندێکی لەم شێوەیە ئەبێت بۆ سەر مێزەکانتان. بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان یان پێویستان بەمە ئەبێت یانیش پێویستان بە هایلایتەر ئەبێت. دوو جۆر خوێندکارمان هەیە لە زانکۆ، جایان بە قەڵەمنووکە نووسێت یانیش بە جاف. ناکرێ ئەو هەموو قەڵەم و لاستیکەمان پێ بێ، بەڵام جزدانێکمان پێ نەبێت کە قەڵەم و لاستیکەکانمانی تێبکەین.